السواق ما يحترمون القانون مو؟ طبعا. GPS لبردستا سير دەکەم لە بەغدا لە چ شوێنێک زیاتر قەرەباڵغیە لە 35 شوێنی بەغدا ئاماژە بە هێڵی سۆر دەکات دەڵێ هەموو ڕێگاکان داخراون قەرەباڵغیە. بەغدا بووتە یەک پارچە سۆر لە هاتوچۆ. الازدحام أثر على شغلكم على حياتكم؟ ايه طبعا. شنو السبب الازدحام؟ كثرة عدد السيارات وأكيد استيراد السيارات بشكل عشوائي. بازاری بەغدا بەشی هەرە زۆری پێشانگاکانی ئۆتۆمبیل تابلۆی هەرێمی کوردستانیان لە خۆ گرتووە. عالم ترغب تقول لك انا اشتري اربيل، اروح اشتري من اربيل اجيب زيرو واشتري راحه بالي. طبعا هو لو صار دەجارن جارە دێمە بەغدا هەر جارێک دێم جەنجاڵی دەبینم و جەنجاڵی ئێستاوە کاژمێر سێ یعنی چارە بە حیساب دەبی جەنجاڵی نەبی و قەرەباڵغی نەبینی کەچی دەبینی قەرەباڵغیەکی زۆرە. ڕاستە هەندێک پڕ کراوە شەقامیش لە هەندێک شوێن دروست کراوە بە زبر و خاشار یعنی جەنجاڵی هاتوچۆ ژینگەکی پیس بەداخەوە بەغدا هەر تا ئێستا هەر بەرە و خراپی دەبێت. ئەو سۆرە یعنی قەرەباڵغی و ئیزدیحام یعنی ماڵوێرانی بۆ شۆفێر بە سەعات ناگاتە ماڵەوە یان ناگاتە سەر کارێک. GPS لە بەردەستە سیر دەکەم لە بەغدا لە چ شوێنێک زیاتر قەرەباڵغیە لە 35 شوێنی بەغدا ئاماژە بە هێڵی سۆر دەکات دەڵێ هەموو ڕێگاکان داخراون قەرەباڵغیە. سیرکەن هۆڕن لە دوای هۆڕن ژاوەژاوەکی زۆر سەر ئێشەیەکی زۆر کە ئەمە زیانێکی زۆری بۆ شۆفێران دەبێت. دەزانن لە عێراق لە بەغدا لە ناوەڕاستی بەغدا لە نەو پارێزگایە بەهۆی ئەو جەنجاڵی هاتوچۆیە ساڵانە وەک ئامارەکان باسی لەوە دەکەن ملیارێک دۆلاری ئەمریکی زیان بە شۆفێران دەکەوێت. لە چی دەکەوێت؟ لە ئیستاب لە بەریەککەوتن لە ئاڵۆزی و لە جەنجاڵی هاتوچۆ.
سڵاو لێبێت برای بەڕێز چۆنی سواز بۆ خۆدا حاڵت چۆنە لەگەڵ قەڵەباڵ وەڵاهی لەگەڵ جەنجالی ڕاتوین ناچارین بڵێن باشی واتە باشە ئێرە نۆژەن دەکرێتەوە ئەوێش نۆژەن دەکرێتەوە ڕۆژانە ئەو قەرەباڵغیە ماندوود ناکات وەڵاهی خۆی قەڵەباڵغی نابێت بەڵام نۆژەنکردنەوە هەیە بۆی قەڵەباڵغی دروست دەبێت قەرەباڵغی کاریگەری لەسەر کار و ژیانی ئێوە دروست کردووە بەڵێ واتە بۆچی ئەو قەرەباڵغی لە بەغدا هەیە هۆکارەکەی چییە کار لەسەر شەقامەکان دەکەن ئەی زۆری ژمارە ئۆتۆمبیلەکانش کاریگەری نییە هەڵبەتە کاریگەری هەیە ژمارەی زۆر ئۆتۆمبیل هاوردە دەکرێن مامەڵەی پۆلیسی چۆنە هەمویان وەک یەک نین بۆ نمونە پۆلیسێک لە ترافیکداتی ئەولا هەیە ناوی ئەحمەدە و کوڕێکی زۆر باشە لەگەڵ خەڵک بەڵام هەندێک کە دێن ئەوان باش نین باش نین ناڵەمەوانی کە باش نین بەڵام هەندێک توندن قەرەباڵغی کاریگەری لەسەر کاری شۆفەریتان دروست نەکردووە بێگومان هۆکاری ئەو جەنجاڵیەت چییە زۆری ژمارەی ئۆتۆمبیل هەڵبەتە هاوردەکردنی ئۆتۆمبیلیش بە شێوەیەکی هەڕەمەکی هۆکاری ئەو بابەتەن بە دڵنیاییەوە چونکە ئەمانە هەمان ئەو شەقامانن کە بەر لە 80 ساڵ دروستکراون بەڵام ژمارەی ئۆتۆمبیلەکان زیادیان کردو ئەو قەرەباڵغیە دروست بووە واتە نەخشە سازی ڕێگاوبان لە بەغدا نییە بە دڵنیاییەوە ئێستا ئەوان دەیانەوێت لە ڕێگەی ئەو پرد و شەقامە نوێیانەوە چارەسەری بکەن وەک جەنابەت دەبینیت کا لەسەر فراوانکردنی شەقامەکان دەکرێت بەڵام لە هەمان کاتدا وەک چۆن بڵیت بابەتەکە بەڵێ چارەسەرێکی ڕیشەی نییە بەڵکو چارەسەرێکی کاتیە زۆری ژمارەی ئۆتۆمبیل بەو هەموو مۆدلانەوە کێشە نییە ئەمە هەموو مۆدلەکان هەن سیر کە دەبینیت کە ئۆتۆمبیلی مۆدلی ساڵی 1962 تا 2020 لە شەقامەکان دەڕۆن بە دڵنیاییەوە پێویستە هەندێک لە مۆدلە کۆنەکان لە ناو ببرێن بە تایبەت ئەوانەی کە بوونیان لە شەقام زیان بەخشە و هیچ سوودێکیان نییە تۆ سەردانی یاریمی کوردستانت کردووە لە مێژە سەردانم کردووە لە مێژە بەڵێ بۆچی ئێستا ئینشاڵڵا سەردانی دەکەم بە دڵنیاییەوە بۆ خۆشحاڵ دەبم خۆشەویستی هەڵبەتە خۆشحاڵ دەبم ئێمەش خۆشحاڵ دەبین لە بەڕێوەبەراتی گشتی هاتوو چۆری بەغدام بزانم ئەو هەموو جەنجاڵی بەغدا ئەوان چۆن دەڕوانن چ دەڵێ جەنابی عەمید سوپاست دەکەین بۆ ئەم دەرفەتە بەخێر بیت یەکەم شت دەمانەوێت بپرسین ژمارەی ئۆتۆمبیلەکان لە بەغدا چەندە لە ڕاستیدا وەک دەزانین بەغدا پایتەختە هەروەها سڕی دانیشتوان لە بەغدا زۆرە واتە ناتوانین ئامارێکی ورد لەو بارەیەوە بدەین وەک خۆشت دەزانیت ئۆتۆمبیلی تۆمان نەکراو هەن بۆ نمونە ئەوانەی لە هەرێمی کوردستانەوە دێن هەروها ئەوانەی لە پارێزگاکانی دیکەوە دێنە بەغدای پایتەخت جا بۆیە هیچ ئامارێکی ورد لەبارەی ژمارەی ئۆتۆمبیلانەی لە بەغدای پایتەخت هەن نییە بەڵام دەتوانم بڵێم کە ژمارەیان لە نێوان 3 ملیۆن بۆ 3 ملیۆن و نیو زیاترە یەکەم کێشەی ئەوانەی سەردانی بەغدا دەکەن جەنجاڵی هاتوو چۆ دەبینن هۆکاری ئەو جەنجاڵیەت چییە هۆکارەکەی شەقامەکانن یانیش یاساکانی هاتوو چۆ یاخود خراپی لێخۆڕینە لە بەغدا هۆکارگەلێک بۆ ئەمە هەن واتە لە چەند ڕوویەکەوە هۆکار هەن هەروەها هەندێک هۆکاریش هەن بۆ ئەو قەرەباڵغیە و خنکانی هاتوو چۆ دەگەڕێنەوە یەکەمیان زۆری ژمارەی ئۆتۆمبیلەکانە لە بەغدا هەروەها بێتوانایی شەقامەکان بۆ لە خۆگرتنی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل هەروەها سەرپێچەکانی هاتوچۆش کە ئەمەش لایەنێکی گرنگە و هۆکارێکی گرنگە لەو هۆکارانەی کە دەبنە هۆی قەرەباڵغی و جەنجاڵی و خنکانی هاتوچۆ جاری وهە بووە شەقام بۆ ماوەی کاتژمێرێک یان کاتژمێر و نیوێک بە تەواوی داخراوە بەڵام سوپاس بۆ خوددا ئەگەرچی قەڵەباڵغی دروست دەبێت ئێستا ناگاتە ئەو قۆناغە گەورەی جاران واتە کۆنتترۆلی قەرەباڵغی کراوە و نەرمێکی ئێستا تێدایە بەڵام ئێمە هیوای زیاتر دەخوازین
سیرکەن ئەمە ژمارەی هەولێرە ئەمە 11 بەغدایە دیسان هەولێر دێ ژمارە 22 بە هەزاران ئۆتۆمبیلی تابلۆی هەولێر سلێمانی دوهۆک لە پێشەنگاکانی ئۆتۆمبیلی بەغدا دەبینم. بازاری بەغدا بەشی هەرە زۆری پێشانگاکانی ئۆتۆمبیل تابلۆی هەرێمی کوردستانیان لەخۆ گرتووە. هەمووی بەغدایە هیچ شێوە نییە. سەلام عەلەیکم. هۆکاری بوونی ئەو هەموو ئۆتۆمبیلەی هەڵگری تابلۆکانی هەرێمی کوردستانن لە بەغداد چییە؟ هۆکارەکە ئەوەیە ڕێکارەکانی هاتوچیان ڕێک و پێک و جوان و لە ماوەی یەک چرکەتانی و کاتژمێر دەتوانیت تابلێ ئۆتۆمبیلەکەت و ساڵنامەکەشی لەگەڵ داوەربگریتەوە. هەروەها ئۆتۆمبیلەکانیش پاکن و لە کۆمپانیەکانەوە هێنراونەتە دەرەوە. شتێکی دیکەش کە لەگەڵ ئێرە جیاوازە ئەوەیە کە گومرگ لای ئەوان کەمێک لەوەی ئێرە هەرزانترا. ئۆتۆمبیلی سفر لەوێ زۆر هەرزان و گونجاوە. ئەی لە نرخی ئۆتۆمبیلەکان هیچ جیاوازیەک لە نێوان هەولێر و بەغدا هەیە؟ کەمێک جیاوازی هەیە. جیاوازیەکی کەم؟ بەڵێ جیاوازێکی کەم هەیە بەڵام خەڵکانێک هەن دەڵێن دەچمە هەولێر و سیارە لەوێ دەکڕم 0 کیلۆمەترن و خاڵی خۆم ئاسوودە دەکەم بۆچی لە بەغدا بیکڕم کە لێ دراوە چاکراوەتەوە و بڕۆم کۆمەڵێک کێشەی دیکە بۆ خۆم دروست بکەم دەڵێ دەچم لە هەولێر دەیکڕم و دەهێنم 2 تا 3 ساڵ لێی دەخوڕم و دواتر دەچمەوە هەر لەوێ دەیفرۆشمەوە. سەیرە ینی ئەم بەڕێزە لە پێشەنگا کار دەکات. ماوەی چەند ساڵە لە پێشەنگاکان کار دەکەیت؟ 2 ساڵە. سنتێن دەڵێ 2 ساڵە من کاری پێشەنگا دەکەم بەڵام ئێستا بازاری تابلۆی هەولێر بەغدا ینی هەولێر لە ناو جەرگەی بەغدا منافەسەی ئەم تابلۆیانە. بەڵێ منافسە دەکات. منافەسەی دەکات؟ بەڵێ منافسە دەکەن هەولێر و بەغدا هەمان شتن؟ بەڵێ پێشتر هەندێک ئالۆزی و کێشە لە بەغدا هەبوون بەڵام ئێستانە. بەغدا ژوەک هەولێری هاتووە ئێستا دەچیت بە کاتژمێرێک تابلۆکەت و ساڵنامەکەش وەردەگریتەوە. ئێستا هەموو ڕێکارەکان لە بەغدا زۆر باشن. واتە ئاسانکاری ئاسانکاری زۆر دەکرێت. ئێستا لە بەغدا ژوەک هەولێری هاتووە. بەڵام دەبینم هاوڵاتیان زیاتر خواستی کڕینی ئۆتۆمبیلی هەڵگری تابلۆی بۆی لە هەولێر دەکەن چونکە کوالیتیان بەرزترە. کوالیتی؟ بەڵێ کوالیتی ئەو ئۆتۆمبیلە لە هەولێر دەهێنن کوالیتیان باشتر و بێسترە چونکە ئەوانەی ئێرە کە لە ئەمریکاوە دەنرێن تووشی ڕووداوی بەهێز بوونە. بەڵاموانەی هەولێر زیانیان پێنەگەیشتووە شانسەکانیشان باشترە بەڵام لا ئێمە لە بەغداوانە ئۆتۆمبیلەکان زیانیان پێگەیشتووە خەڵک بۆ خۆی سەرچ دەکاتەوە. تەبانەوەی دەبینن ئێستا و سەبەتەیە و سەبەتەی لە بەردەستمە بەدەیان سویچی ئۆتۆمبیلەکانی تێدایە کە حەجیستار دەڵێ بەشی هەرە زۆری ئۆتۆمبیلی ژمارە هەولێر و هەرێمی کوردستان. سڵاوت لێبێ حاجی ستار چۆنی؟ سپاس دەکەم بەخێر بێت. ئەم سویجانە ئۆتۆمبیلی تابلۆی هەولێریان تێدایە؟ باڵێ بەدڵنیاییەوە ژماری هەولێریان تێدایە. زۆر یان کەم؟ دەتوانین بڵێ نزیکەی لە سەداسی. لە سەداسیە؟ لە سەداسی. بۆچی دەبینین لە بەغدا خواستێکی زۆر لەسەر هەڵگری تابلۆی هەولێر هەیە؟ سیرکە باە بە باسی پیکاپ بکەین ئێمە بۆچی پیکاپ لە هەولێر دەهێنین چونکە هیچ باجێکی لەسەر نییە بەڵام پیکاپ تابلۆی بەغدا باجی لەسرە بۆ هەر مانگێک 150 تا 200 هزار باجی لەسرە بۆ هەر مانگێک؟ بەڵێ بۆ هەر مانگێک بەڵام تابلۆی هەولێر باجی لەسەر نییە. واتە ئەگەر کەسێک بیەوێت پیکابێک لێ خوڕێت دەبێت ماگانە چەند بە حکوومەت بدات؟ بەڵێ واتە باجی ماگانە 100 تا 150 هزار و زیاتریش دەچێت. هەموو مانگێک؟ بەڵێ بەڵام هەیەیانە نایانەوێت هەموو مانگێک پاردەن بەڵکو ساڵانە دێدن ئەو کاتی 300 400 500 هزار دەدەن واتە مەرزنی هەموو ئەو پارێ بدەن. واتە ڕسومات زیاترە؟ بەڵێ باجی پیکابە. هی پیکەبە؟ سەبارەت بە ئۆتۆمبیلەکانی هەرێمی کوردستان ئەوان هیچ باجێکیان لەسەر نییە باجی لەسەر نییە کاتێ ڕۆژانە کڕین و فرۆشتنی پێوە دەکەیت هیچ باجێکی نایەتە سەر ئەمە بۆ ئۆتۆمبیلەکانی هەرێم.
ئەی مامەڵەی بەڕێوەبەراتی هاتوچۆ چۆن دەبینن ئێستا کاتێک سەردانی هاتوچۆی بەغدا و لێر دەکەن هەمان مامەڵە دەبینن یاخود جیاواز زامە چۆنە ئەم ڕاشکانە پێتەڵێ لە ڕابردوودا چەندین کێشە هەبوو لەوبارەیەوە بەڵام ئێستا نەخێر ئێوە هیچ پەیوەندێکتان لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆی هەرێمی کوردستان هەیە بە تایبەت کە ئێستا دەبینین ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی تابلۆی هەرێمی کوردستان لە بەغدا هەن بەڵێ هیچ ڕێگریەک لە نێوانماندانیە و سەردانی یەکتر دەکەین و کاری هاوبەش و هەماهەنگی لە نێوان ئێمە و پارێزگاکانی هەرێمی کوردستاندا هەیە سوپاس بۆ خوددا لەو ڕۆوە هەماهەنگی باشمان هەیە هەروها لە سەرپێچەکانی هاتوچۆش بە هەمان شێوە بۆ ئۆتۆمبیلەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان کە لێرە لە بەغدان هەروەها لە پارێزگاکانی هەرێمیش پێبژانی سەرپێچەکان هەیە و هەموو پارێزگاکان هەروەک پارێزگاکانی عراق هەژمار دەکرێن واتە هیچ کێشەیەک لە نێوان پارێزگاکاندا نییە لەم ڕۆوە هەروەها پەیوەندێکی بەردەوام و سەردانیکردنی یەکتر لە نێوانماندا هەیە و ئینشاءالله لە دەستکەوتەکانمان دەچینە قۆناغی لێکتێگەیشتن و پێشکەوتوتر بۆ مەبەست. طبعاً زۆرینەی خەڵک دەڵێ ئەو هەموو ئۆتۆمبیلە چیە دێتە بەغدا تۆ بڵێ 5-6 ملیۆن بە هەزاران ئۆتۆمبیل لە بەغدایە و کوالیتی خراپی ئۆتۆمبیل دێتە بەغدا قەرەباڵغی و جەنجاڵیەکی زۆری دروست کردووە ئێستا ئەوە ببینن بە چەندین خولەک جاری وایە کاتژمێرێکی شتێپەر دەکا قەرەباڵغی و ئیزدیحامە لە بەغدا.